پیغمبر صلی الله علیه و سلم زلی کوردیشانی بە هەدیە لە بۆ هاتیە ئەوە هەموو لێرە باز دەکا ئیمامی عومەر لێرە باز دەکە مامۆستا ئیمامی عومەر ئەو فەرمانڕەوایانە ئەو دەوڵەتە حکوومەتە خۆجیەی کە لە کوردستان بووە هەمووی کورد بووە داینایە و باسی سەحابە چی دەکا کە کورد بووە کە ناوی جابانی کوردی بووە کە دوو حەدیسی ڕیوایەت دەکا لە پێغەمبەری صلی الله علیه و سلم لێرە باز دەکا ئەوە وا هەر کارتۆنی ئەمە دەینی هەر کارتۆنی دەینی پێ ڕاناگەین ئەوەی چێشە تەبعاً مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلی کە زانایەکی کوردی موسڵمانەی هەولێرە ناوەڕۆکەکەی باسی ژیانی پێغەمبەری دەکا صلی الله علیه و سلم ئەوە یەک باسی فتوحاتی ئیسلامی دەکا لێوێ باسی کوردستان و باسی سلاح الدین ئەیوبی دەکا مامۆستا لێرە و باسی سەحابە چی دەکا کە کورد بووە کە ناوی جابانی کوردی بووە کە دوو حەدیسی ڕیوایەت دەکا لە پێغەمبەری صلی الله علیه و سلم لێرە باز دەکا و نوقتەی زۆر میمیشێ زۆر کەم کەس ئەوەی دەزانین خەڵک رەخنە لەوەی دەگری دەرێن ئاینی ئیسلامی پیرۆز بە زەبری شمشێر هاتیە خەڵکی کردە مسلمان لە کوردستان وانە ئەسڵەن ئیمامی عومەر لێرە باز دەکە مامۆستا ئیمامی عومەر ئەو فەرمانڕەوایانە ئەو دەوڵەتە حکوومەتە خۆجیەی کە لە کوردستان بووە هەمووی کورد بووە داینایە مەسئولەکانی کردە کورد وەلی ئەمرەکانی کردە کورد ئیمامی عومەر لەو وەختی و باسی ئەو جورک و بەرگەشت دەکا کە لە زمانی پێغەمبەری صلی الله علیه و سلم وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم زلی کوردیشانی بە هەدیە لە بۆ هاتیە ئەوە هەموو لێرە باز دەکا